وڵایی کاکەژار لەوەتی هەیە لەم ناوەیە بەهات بۆ بەردەیەک سەرا نزیکی 10 ساڵ 15 ساڵە بێت لەم ناوەیە بەردەوام ئەم ئاڵایی هەڵەواسی و کە کۆن ئەبوو دووبارە دانێکی تازەیە ناو هەڵێواسیەوە. ئێرە بەردەکی سەرای شاری سلێمانیە. ئێمە هەر کاتێک بۆ کارێکی ڕۆژنامەوانی باتینایەتە بەردەکی سەرا مام هەژارمان لێپەیە بوو ئەیودیا قسەتان بۆکەم یا دوو قسەی خۆشیێر بۆ کردین لە دووری کاری ڕۆژنامەوانی. ئەمە ئاڵای کەیبینن ساڵانێکە لێرە لەسەرم هێمایی هاتشۆ هەڵواسراوە کە لەلای مام هەژارەوە دانراوە و بەردەوام کە کۆنە بوو نوێیە کردەوە. ئەمڕۆ کتێفرۆشەکانی بەردەکی سەرا وێنەیەکی مام هەژاریان لێرە هەڵواسی بنەسمە لای مامۆستا ئەرسەلان و کاکسۆرانەکە فەرمون ئێرە چماوەی چەندێکە بامۆستا ئاڵایی لێرە هەڵەواسی مام هەژار؟ وڵایی کاکەژار لەوەتی هەیە لەم ناوەیە بەهات بۆ بەردەیەک سەرا نزیکی 10 ساڵ 15 ساڵە بێت لەم ناوەیە بەردەوام ئەم ئاڵایی هەڵەواسی و کە کۆن ئەبوو دووبارە دانێکی تازەیە ناو هەڵێواسیەوە. ئەمڕۆ وێنەکەشی تا هەڵواسی وابزانم لای هەروەک وەفایەک پێم خۆش بوو شتێکی سادەی بۆ بکەین کە خۆی پاسکیلەکەی لێرە ئەبەستەوە ئەنج ئەڕۆی بۆ بازار جەولەی لێیە. ئیتر ئەمڕۆ من چووم لای برایەکم لەوێ ئەو ئیشی چاپخانە شتەکە لەوێ وتم بە ڕسمێکی جوانی بۆ بکەین و هەڵی بواسی نەروەک وەفایەک بۆ لێوا بمێنێتەوە و کە ئەیرە بیبینیوە کووا بێت لە ناومانابێت. بەنیازین پاسکیلەکەی دابنێنەوە لێرەیە؟ وەڵایی لەگەڵ کاکسۆرانی شخصیەکی وامان کردوتمان لەگەڵ برایەکی هەیە لێوێ وتمان دوو برای هەیە وابزانم وتم قسەی لەگەڵ ئاخین بەشک و ئینشاڵڵا پاسکیلەکەمان باتێ و لێرە هەر بە سابتی بۆی دابنین وەک چۆن خۆی لێرە ئایبەستەوە. کاکسۆران مام هەژار چی بوو بۆیەوە کاتێکە هاتە ئێرە؟ هەمن دڵی ئەمەی خۆشە کاتیم بۆ کاری ڕۆژنامەوانی بۆ بەردەکی سەرا و چۆن بوو لایەوە؟ کاکسۆ پێشەکی بە خێراتتانەکەم کاک هەژار یەکێ بوو لەو کەسانەیە کە ئەگەر دوو نەفەریش بوویتە بەیەکەوە وە هەستە کرد دە نەفەری دایم قسەی خۆش نوکتە شێعر ئەم شتانەی دایم لەسەر زار بوو یعنی بچوایەتە هەر کۆڕ و مەجلیسێکەوانێ جڵەوی ئینەکەی لە دەسەگرت یعنی بدبووتە لەسەر هەر شتێک لەسەر ئەم گۆیزەویە مام هەژار شتێکی بۆ وت یعنی بۆ قسەوشە دانا ئەمە. کاتێکە هەواڵی مەرجیتان بیست چی بوو لەیەوە؟ واللهی جا بڕوا بکە وەکو برایەکی ئازیزی خۆمان لە دەزاوێ ئاوا بوو یعنی هەر برامان بوو یعنی ئێمە بەیانیان کەین بۆ ئەوە کاکەژار جاریوە هەبوو ئێواران حتا درەنگ دوای عەسریش ئەنجا ڕۆشتەوانێ دایم پاسکیلەکەی بەستەوانێ و ئیترە هەو بۆ لای ئێمە بڕیارم ماوە ئیشەڵڵا هەتا و ڕۆژەی من لێرە بم ئەو ئاڵایە نێڵم ئیشەڵڵا کۆن بێت و ئیشەڵڵا هەموو کاتێک تازەیکەمەوانێ و هەر بە یادی کاکەژار. بەڕێستان بەنیازم وازوو پاسکیلەکە بێنن؟ وڵایی بە ئیزنی خوا گەرە و برایی ببینین یا سەردانی بکەین ئیتر لەم هەفتە قسەی لەگەڵاکەین بزانین ڕازی ئەبن ئەگەر ڕازی بوون پێمان خۆشە لەم هەفتەیە ڕەنگە لێرە بدای بنین و بیبەستینەوە. دەسپاس بۆ ئێوە بەڵێ ئەوەی کاژۆ بیسی بوون ئەمە ئەو پارچە ئاسنەیەکە تابلۆیشی هاتشوی پیاڵواسراوە بەردەوام مام هەژار ئەلێرەدا پاسکیلەکەیە بەستەوە بۆیە وەک وەفایەک ئەوانیش وێنەیەکی هەڵواسی و ئەمە پاسکیلەکەیەتی خۆیەتی و ئاڵاکەش کە بەردەوام نوێی کردوێتەوە ئەو بەردەوام لە خۆپشاندانە لاش بابەتێکە کە پەیوەندی بە کوردەوە هەبوو بێ ئەو لە ڕیزی پێشەوە بۆ دایم دەستی بۆ شێوە بەرز کردبەوە بۆیە بەردەوام لە بەردەکی سەرای شاری سلێمانی دەبینرا.